گیانی پاکی سەرجەم شەهیدانی کورد و کوردستان چەند ساتێک بە بێدەنگی ڕادەوەست. ڕاحیان شاد و ڕێگایان پڕ ڕێبوار بێ. بەناوی هەردوو ڕێکخراوی یەکێتی لاوانی دموکراتی کوردستانی ئێران و ڕێکخراوی ئازادی لاوانی کوردستان بە خێراتنی سەرجەم بەشداربووانی خۆشەویست بۆ ئەم سمینارەکە بە مەبەستی یادکردنەوەی 70 ساڵەی دامەزرانی کۆماری کوردستانە بەخێربێن سەر و سەرچاوی ئێمە. لێرەدا داواکەین لە بەڕێز جەلالی ڕەوانگەر سکرتێری گشتی یەکێتی لاوانی دموکراتی کوردستانی ئێران بە نوێنەرایەتی هەردوو ڕێکخراوەوە ڕێکخراوی ئازادی لاوانی کوردستان و یەکێتی لاوانی دموکراتی کوردستانی ئێران بفەرمونون چەند وتەیەکیان هەیە پێشکەشیکەن. هاوڕێیانی بەڕێز بەخێربێن، زۆر خۆشحاڵین کە ئەمڕۆ توانیمان هەردوو ڕێکخراوی کوردستانی یەکێتی لاوانی دموکراتی کوردستانی ئێران و ڕێکخراوی ئازادی لاوان هەروەک ئاگدارن 70 ساڵ لەمە و پێش لە دەستکەوتێکی نەتەوەی و نیشتمانی لە ڕۆژهەڵاتی نیشتمانەکەمان مسۆگەر بوو و لە کۆنفرانسەکانی دووەم و سێمی لاوانی چوارپارچەی کوردستانیش پێشنیار کرابوو کە ڕۆژی دوو ڕەبەندان وەکو ڕۆژی نەتەوەیی کورد دەستنیشان بکرێ بۆ ئەو مەبەستە لە ماوەی ڕابردوودا لەگەڵ هاوڕێیانی بەڕێزمان لە لاوانی ڕێکخراوی ئازادی لاوان بەو پێشنیارە کە سمینارێک بۆ بۆنەوە لە شاری سلێمانی خۆشەویست بگرین و بتوانین لە خزمەت هەردوو هاوڕێیانی مامۆستایان بەڕێز مامۆستا پشکۆ و مامۆستا شەریفی هەژاری زیاتر پرسی کۆماری کوردستان ئاوڕێک لە مێژووی کۆمار و هۆکارەکانی سەرهەڵدانی ئەو کۆمارە و دەرەنجامەکانی و ئەوەی کە ئێمە دوای 70 ساڵ بۆ نەوەی نوێ بتوانین ئەو بیرەکە لە مێژووی نەتەوەی کووردا بە دەستکەوتێکی زێڕین دەژمێردرێت سەر لە نوێ دووبارە جارێکی تر ئەو باس و بابەتانە لە خزمەتەوە خۆشەویستاندا باسی لەسەر بکرێ و ئێوەی بەڕێزیش بتوان لە باسەکاندا بەشداری بکەن لە خزمەت مامۆستایانی بەڕێزەوەی سەرنج و تێبینیەکانیان بەنسبەت هەر باسێ هەر تێبینیەکی ئێوەی خۆشەویست بێ وەڵامیان بدەنەوە. جارێکی تر بە ناوی هەردوو ڕێکخراوەکە بە خێراتنی سەرجەمێ و هاوڕێیانی خۆشەویست دەکەین هیوادارین بتوانین لەم سمینارەدا سوودێک بە ئێوە خۆشەویستان بگەین. زۆر سپاس و بەخێری هەموو لایە. بەڕێزان دوو پەیام بە بۆنەی یادی 70 ساڵەی دامەزرانی کۆماری کوردستان لەلایەن پەیوەندیەکانی کۆمەڵی زەحمەتکێشانی کوردستان و ڕێکخراوی لاوانی پێشڕۆ و ئاراستەی سمینار کراوە کە لەبەر کەمی کات ناتوانین پەیامەکان خوێنینەوە بەس سوپاسیانەکەین دەستیان خۆش. لەم بڕکێدا دوو مامۆستای زانکۆ بانگهێشت کراون بۆ ئێرە کە هەر کامە و تەوەری خۆیان لەسەر کۆماری کوردستان پێشکەشی بەشداربوانی بەڕێزەکەن. داواکەین لە هەردوو مامۆستای بەڕێز مامۆستا شەریف عەلی ناسراو بە هەژاری و هەروەها دکتۆر پشکۆ حەمەتاهیر ئاغجەلەری تەشریفێنن بۆ مامۆستا شەریف عەلی ناسراو بە هەژاری ماستەر لە سیاسەت و استراتیژی بەریتانیا لە خاکی ئەمریکا لە زانکۆی لەندەن، خاوەنی چەندین کتێبە و تەواوی دۆکیومنتە نهێنیەکانی بەریتانیای لەسەر کورد هێناوەتەوە، مامۆستای زانکۆی سلێمانی و زانکۆی جیهان بەخێر بێ مامۆستاگەن. هەروەها دکتۆر پشکۆ حەمەتاهیر ئاغجەلەری پرۆفسۆر یاریدەدەر مامۆستای زانکۆی سلێمانی بەخێر بێ سەرچاو. تەوەری باسەکان یەکەم جارە چن لای مامۆستا شەریف عەلی ناسراو بە هەژاری. تەوەری باسەکەی بەڕێزیان کۆماری کوردستان سەرەتایەک بۆ بەدەوڵەتبوونی کورد. سەرەتا بە خێراتنی هەموو لایەکەکەم داوای لێبردن لە مامۆستای بەڕێز کاک دکتۆر پشکۆەکەم کە بۆ خۆی پرۆفسۆری یاریدەدەرە لە بواری مێژووی نوێی کورداوە یەکێکشە لە هاوڕێ خۆشەویستەکانم کە دوای من بێگومانم بە وردی لەسەر تەوەرە و ڕەهەندە پێشکەوتوەکانی کۆمار و ئەو ڕەهەندانەی کە بوونەوە کە دەبێت ببنەوانەیەک و پند بۆ ڕێبەرانی دیکەی کوردی لە کۆمەڵگای کوردستان لە هەر بەشێکا بێت بە وردی لە من باشتر پێشکەشیەکە چونکە لە قۆناغی بەکەلێرێز هەم مامۆسام بووە هەم خۆشی خاوەنی چەندان توێژینەوە لێکۆڵینەوە کتێبە لەسەر مێژووی نوێی کورد بۆی هەر داوای لێبردنی لێیەکەم.
کە سەرتا من باسەکە پێشکەشەکەم هۆکارەکەشی تەنها ئەوەیە ئێمە باسەکەی من لەسەر ئەوەیە کۆماری کوردستان وەکو بنەمایەک وابوو بنچینەیەک وابوو بۆ دروستبوونی دەوڵەتی کوردی کاتی ئێمە قسە لەسەر دروستبوونی دەوڵەتی کوردیەکەین کە ببورن زۆر بە خێرای بێ قسە بکەم تۆ ئەبێت لە قۆناغێکا بی دروستبوونی دەوڵەتی نەتەوەی ئەبێت لە قۆناغێکا بی کە تاکەکانی نەتەوە لەو ئاستابن کە بیری هاتمنە هاو هەنگاونانێک کە لە ئاستی وشیاری بیری نەتەوەی یابن واتە لە قۆناغی هەستی نەتەوەییدا چی بوو بن تێپەڕی بن هەنگاویان بەرەو پێشتر نابێت هەستی نەتەوەی چییە هەستی نەتەوەی ئەوەی من وەکو شەریف تۆ وەکو کەسێکی کە هەستەکەین لە باکووری کوردستان ڕژێمی تورک کوردێکە کوژێت ڕژێمی ئێران کوردێک لە سێدارەدا ئێمە پێمان ناخۆشە لە دڵەوە ئەمە هەستە بەڵام کاتێکە بێ بە بیری نەتەوەی ئەو کاتەیە کە هوشیاری نەتەوە ئەگاتە ئەو ئاستەی کە ئەو لە ڕوانگەی مێژوو جوگرافیا کۆمەڵایەتی کۆمەڵاسی دەرووناسی ئاین و ئاینزا لە نەتەوەکەی دیکە جیایە لە نەتەوەکەی دیکە جیایە و قۆناغی بیرینەتەوەی قۆناغی پراکتیزەیە لە قۆناغێکە کە تۆ بەرژەوەندیە خودی و عەشیرەی و بنەماڵەوی حیزبیەکان ولا ئەنێی و بەرژەوەندی نەتەوە خەیتە پێش لەو قۆناغەدا واتە کاتێک کە بەرژەوەندی نەتەوە خستە پێش بەرژەوەندی حیزبی عەشیرەی بنەماڵەی ناوچەی ئەو کاتەیە کە تۆ بە تەمای بە پراکتیکی بەجێکارانە لە ڕووی پیادەکردنەوە بە تەمای کە دەوڵەتی نەتەوە بنیاد بنیت بۆیە لەو ڕۆ من باسەکەم تەرخانەکەم لەبارەی کۆماری کوردستان چۆن بوو بە بنچینەیەک بۆ دروستبوونی دەوڵەتی کوردی و شۆڕشەکانی دیکەی کورد زۆری ڕاهەندەکانیشنەوە سەر قوتابخانەی کۆماری کوردستان دیارە ئێمە ئەگەر بە شێوەیەکی خێرا باس لە دروستبوونی کۆماری کوردستان بکەین کۆماری کوردستان هەر لە خۆ و لە پڕانە بوو کۆماری کوردستان دەرهاویشتەی کۆمەڵە ڕووداوێک و شۆڕشێکێک لە دوایەکی کوردستان بوو ئەمە لەلای کێش لە جەنگی جیهانی دووەم لە جەنگی دووەمی جیهانیدا دەوڵەتە هاوپەیمانەکان بەریتانیا لە باشوور و یەکێتی سۆڤیەت لە باکوور هاتنە ناو خاکی ئێرانەوە هەرچەندە ئێران ڕژێمی ڕەزاشا بێلایانی خۆی ڕاگەیان بەڵام بەپێی دۆکۆمنتە نهێنیەکان لەبەرەوەی ڕەزاشا ئەویست حیزبی نازی دروست کات هەروەها لەبەرەوەی ڕەزاشا زۆرینەی بازرگانی پەیوەندی ئابوووریەکانی لەگەڵ ڕژێمی ئەڵمانیا هیتلەریا بوو ئەوە ناچار بوون لە بەرگرنگی شوێنگەی جۆپۆلیتیکی ئێران بێنە ناوە کە هاتنە ناوە لە دوای چلوویەکەوە فەزایەکی ئازادانە تا ڕادەیەک ئازادانە لە ناوچەکانی مەهاباد و موکریان سەری هەڵدا لەو فەزایەدا لە 16 1942 کۆمەڵی لە ڕووناکبیرانی کورد بە سەرۆکاتی حوسێنی فروهەر کۆمەڵی ژیانەوەی کوردستان یان لە هەندێک دوکۆمنتا کۆمەڵی ژیانی کورد یا کۆمەڵی ژیانی کوردستانیان دامەزران کە ئیسا وەختیەوە نییە من لەسەر ئایدیا جیاوازەکان و کامیان ڕاستەوە قسە بکەم کۆمەڵی ژیانەوەی کوردستان لێرە پرسیارەکە ئەوەیە کۆمەڵی ژیانەوەی کوردستان کە دواتر لە 45 لە 24 تشرینی یەکەمی 45 حیزبی دیموکراتی لێ دروست بوو دواتریش لە 22 1946 کۆماری کوردستان ڕاگەیەنرا و قازی محەممەد بوو بە سەرۆکۆماری کۆمارەکە و خەڵکیش نازناوی پێشەوایان پێبەخشی ئەوەیە ئەو کارکردانە چی بوون کە لە 42 تا 45 بێتە حیزبی دیموکرات ژێکاف کاری کرد بناغەیەکی نەتەوەی وای داڕشت کە کۆمەلگای ئەو سەردەمی دواکەوتووی کورد لە قۆناغی هەستی نەتەوەیەوە پێ بنێتە قۆناغی بیری نەتەوەیەتی پێ بدێتە قۆناغێک بیری نەتەوەیەتی قۆناغی وشیاربوونەوەی تۆیە منە ئەوە ئەوی ترە لەوەی کە ئێمە لە فارس و تورک و عەرەب جیاوین و داگیرکاری قبوڵ ناکەین قۆناغی پیادەکاریە قۆناغی جێبەجێکردنە بۆیە لە کۆمەڵە گوزەرێکەوە کاریان کرد بۆەوەی چی بکەن بۆ ئەوەی لەو 3 ساڵە لە ژێکافەوە تا حیزبی دیموکرات پێ بنێنە قۆناغێک کە دەوڵەتی نەتەوە یا جمهوری کوردستان بنیاد بنێن کە خود مختاریش بێ یا خۆ بەڕێوەبەری بێ بە جۆرێک لە جۆرەکان لە فیدراڵێتی سیستەمی فیدراڵی ئێستا زیاتر بووە بە هەر حاڵ ئەو گوزەر و ڕاهەندانەی کە کۆمەڵی ژێکاف و حیزبی دیموکرات کاریان لەسەر کرد بۆ ئەوەی کۆمارێکی دیموکراتیکی ملی نەتەوەی دامەزرێن و سنوورەکان یە 4 پارچەی تێشکان ئەمانە بوون یەکەم کوردبوون وەک بنەما کۆمەڵی ژێکاف لە سەرەتا کە دامەزرا ئەم ڕێکراوە کوردبوونی کردبووە بنەما واتە ئەو کەسانەی کە کورد بوون ئەیانتوانی ببنە ئەندامی ئەم ڕێکراوە ئەندامەکانی چۆنە بوویتە ئەندام ئەبوو تۆ بە شاهیدی 3 کەس لە ئەندامەنێنەکانی کۆمەڵی ژێکاف خۆت پاک بشۆی ئەوەی بە عادەتی ئیسلامی دوای دەست سوێن بخۆیت کە بە قورئان و بە شەرافمەندی گەلی کورد کە نهێنی پارێز بی برای حیزبی بە برای خۆت بزانی لە هەموو بەرژەوە دێنەتەوەیەکاندا بەشدار بی و بە هیچ شێوەیەک نهێنی نەدرکێنی ئەم ڕێکراوە دەنگدانەوەیەکی زوڵالی لە پارچەکانی دیکەی کوردستان
لێ هاتەکایەوە لە باشووری کوردستانە بە تایبەتی ڕووناکبیران مامۆستا برای محەممەد مامۆستا هەمزە عەبدوڵڵا و ئەوان بوونە میتۆد و بڵنگۆی ئەم ڕێکراوە لە باکووری کوردستانیش دەنگدانەوەی زۆری هەبوو هەر لە خانەقین سلێمانی هەولێر کەرکووک مووسڵ بنکەی هەبوو لە باکووری کوردستان بنکەی هەبوو و لە کوردستانی سووریاش قەدری جەمیل پاشا و ئەوان نوێنەری بوون تەنانەت کارگەشتە ئەوەی کە ڕێکەوتنامەی سێ سنوور ئەوەی داڵانپەر ببەسن و نوێنەرانی هەر چوار پارچەی کوردستان لەسەر ئەوە ڕێ بکەون کە کار بکەن بۆ دروستبوونی بیرێکی نەتەوایەتی یەکگرتوو. ئایا لە پراکتیکا چی لێ بەرامات ئەوە پرسیارێکی بەڵام گرنگ ئەوە بوو کە هەر ڕێکەوتنامەی داڵانپەر لە نێوان نوێنەرانی هەر چوار پارچەی دابەشکرا و داگیرکرا و جینۆسایدکراوی کوردستان قۆناغی هەڵتەکاندنی سنوورە فاشیستیەکانی داگیرکارانی تورک و عەرەب و فارس بوو. لە پاش ئەوە کۆمەڵی ژێکاف هێدی لەسەر بناغی وشارکردنەوەی گەلی کورد ڕۆی ئەم ڕاهێندانەی من باسیەکەم ئەگونجێ لە سەردەمی حیزبی دیموکراتایە کۆماری کوردستانشان ڕوویدا بێت بەڵام لەبەرەوەی کاتەکە نییە من ئەبێ بە پوختە هەموو ئەو دەراویشتانە بخەمە ڕوو کە چیان کرد کە وایان کرد تۆ لە چیوە بت لە هەستی نەتەوەیەوە لە تەنها هەستێک لە ناخاپێ و ناخۆش بێت پێ بنێتە قۆناغی جێبەجێکاری پێ بنێتە قۆناغی بیری نەتەوەی. ئەو کارکردانە چی بوون؟ یەکەم هۆشیارکردنەوە لە ڕێگەی بڵاوکراوە و گۆڤار و ڕاگەیاندنەوە کە چەندین گۆڤاریان بڵاو کردەوە لەو سەردەما کە دیارە ئەو فیلمە دۆکمنتارەکەشی دواتر کاک پشکۆ ئەکرێ زیاتر لەسەری بڕوا ئەو گۆڤار و ڕۆژنامانە کە تا ڕادێکی زۆر بوون لەو سەردەما زۆر بوون دەرکردنی گۆڤاری هەڵاڵە ڕۆژنامەی کوردستان گۆڤاری کوردستان گۆڤاری گڕوگاڵی مناڵانی کورد هەروەها ڕۆژنامەی هاواری نیشتیمان هێنانی چاپخانە گۆڤاری ئاوات گۆڤاری زانست بڵاوکراوەی دەنگی کورد گۆڤاری ئاگر گۆڤاری ژیانی کوێستان گۆڤاری چیا گۆڤاری تروست و چەندین ڕووناکبیری گەورەی نەتەوەکەمان لە هەر چوار پارچەی دابەشکرا و داگیرکراوی کوردستانە کاریان تیا کرد وەک عەبدوڕەحمان زەبیحی قازی محەممەد ئیبراهیم محمەد هەمزە عەبدوڵڵا هەتا هێمن و هەژاری شاعیر هەتا دوایی. بۆیە ئەمە تا ڕادەیەکی زۆر کاری کردە سەر کێ؟ کاری کردە سەر ئەو چینەی کە ئەیانزانیشت بخوێنەوە کە ئەیانزانیشت بخوێنەوە کە بەرەو قۆناغی بیری نەتەوەیی بڕۆن. لە پاش ئەمە لە قۆناغێک لە قۆناغەکانی کە دەسەکرێت بەچی پێشکەشکردنی شانۆگەری. شانۆگەری کوردەواری گرنگی چییە لە ڕووی تۆ پێ بنێتە قۆناغی بیری نەتەوەی گرنگیەوەی کە تۆ نەخوێندەواریش بیلەی تێگەی. بۆ نمونە شانۆگەری دایکی نیشتیمان و شانۆگەری سەلاحەدین کە هەردووکی پێشەوا قازی محەممەد نووسی بووی ئەمە دایکی نیشتیمان چی بوو ژنێکیان لێنا بوو کە مەبەست لەی خاکی کوردستانە لەلایەن سێ دڕندەی تێبەروە کە کێنەوە سێ دڕندەیە تورک و فارس و عەرەبن دواتر ڕۆڵە ئازاکانی میلەتەکەمان چیەکەن ڕزگاریەکەن. ئەمە وەکو باس ئەکرێت لەسەر چاوەمێژووی دۆکۆمنتەری کورد و ناکوردەکاندا تا ڕادەیەکی زۆر وەرچەرخانێکی کاریگەری لە شەقامی کوردیا هێنایەکایەوە کە پێ بنێن بە قۆناغی بیری نەتەوەی. هەروە لە قۆناغی دواتریشدا چی کرا؟ کردنەوەی خوێندنگا بوو خوێندنگای کچان کوڕان تەنانەت لە کۆماری کوردستانە کە دکتۆر پشکۆ باسی بکات بۆ لە شاری مەهاباتە بۆ یەکەم جار 1600 خوێندکار هەبوون. لەو سەردەمە دواکەوتوی کۆمەڵگەی کوردستان 1600 خوێندکار هەبێ خوێندنی ئێواران شەوانە بۆ کچان و کوڕان بە تێکەڵ هەبێ لە نەغەدە لە ناوچەکانی دیکە بکرێتەوە. ئەمە تا ڕادەیەکی زۆر فراژووی نەتەوەی بیری نەتەوەی لە ناو تاکانە هێنایەکانەوە. هەروەها لەو دەورانەشاو لە دوای دروستبوونی حیزبی دیموکراتەوە چیتر کرا؟ هاتن ڕێکخراوێکیان دروست کرد کە ڕێکخراوی یەکێتی ژنانی کوردستان بوو یا یەکێتی یایانی کوردستان بووکەوە لە هەجەیەکی مەهاباتیە کە من مەهاباتی ئەوانە نیم بەس دکتۆر پشکۆ زانێ واتە ژنان یا ئافرەتانی کوردستان خوێندووە ئافرەتانی کوردستان لە 1546 ئەم ڕێکخراوەش تا ڕادەیەکی زۆر کاری لەناو چیا کرد؟ ژنی کورد کە وەک خۆرەڵاتناسکان شەڵێن ئازادی ژنی کورد لەوا بوو کە لە هەرەوەزیا بەشدارە بوون لەگەڵ پیاوەکانە پێچەوانە بوون لەگەڵ کۆمەڵگای فارسی و تورک و عەرەب کەنی قاعیانە کردوونە هێنایش بە ژن بێتە دەرەوە. بۆیە ژنانی کوردیش لە ڕێگەی ئەمەوە کە خودی مینا خانمی هاوسەری پێشەوا قازی محەممەد و عیسمەتی کچی کە مناڵترین ئەندامی ڕێکخراوی یەکێتی ژنان بوو کاریان کرد لەگەڵ کۆمەڵە ژنی تێکۆشەری تر کە چی بکەن؟ کۆبوونەوە بە ژنان بکەن پیتاک بۆ پێشمەرگە کۆ بکەنەوە ئاستی وشیاریان بەشکەنەوە کێشە کۆمەڵایەتەکان نەهێڵن و ژنی کوردیش بێن لەسەر و باوەڕێی کە ئەبێت تێبکۆشن و دەوڵەتی نەتەوە و یا تێبکۆشن لە پێناو نەتەوەکەیانە بۆ ئازادی. بۆیە ئەمەش تا ڕادەیەکی زۆر وەرچەرخانێکی گرنگی کرد لە توێژی چیا ژنانە کە بەشێکن لە کۆمەڵگاکەمان بەداخەوە ئێستا کە سەدەی 20ەکە ئێمە سەرۆکوشتمانەیە کە لە بواری مافی ئافرەت و حیزبەکانی کوردستانیش
نەژنی خۆیان تێڕن لە ڕێکخراوە ژنانەکانە بەشدار بن، نە زۆر جاژەر بێنەوە ناوشتی نازانێت، ئیتر ئەو کاتە لەو بەراوردکاریە دەرەکەوێت کە کۆمەلگای ئەو کاتە و قازی محەممەد ئەوان تا چەند پێشکەوتوتر بوون لە ئێستا. یەکێکی کە لە قۆناغەکانی بیری نەتەوایەتی پاش ئەوەی ئەم ڕەهەندانەیان گرتە بەر قۆناغێک و بە تەواتی بە پراکتیکی دەستکەن بەچی دەستکەن ڕۆ و ڕاگەیانی کۆماری کوردستان. بێگومان کە تۆ کاتێکش قۆناغی پراکتیکی وا ئەوە ئەگریتە بەر ئەگەر زەمینەیش تەواو لەبارکەی ئەبێ چیتە بێ؟ ئەبێ هێزێک هەبێ هێزێک کە بیپارێزێ. بۆ ئەمەش هێزی پێشمەرگەی کوردستان دامەزرێنە ڕاوسپای ملی کوردستان کە بارزانەکان و دواتر 4 ئەفسەری کورد لێرەوە چوونە لە کوردستانی باشوور و باشووری کوردستانەوە چوونە خۆرەڵاتی کوردستان کەوانش مستەفا خۆشناو عەبدولکەریم خەیرڵڵا، محەممەد محمود و عیزەت عەبدولعەزیز بوون. ئەم 4 ئەفسەرەیەکێک بوون لە 4 ئەفسەرە مۆدێرنە پێشکەوت و خوازەکان کە ڕۆڵێکی گەورە و یەکلایی کەرەوەیان دی لە چی لەوەی سوپای ملی دیموکراتیک لە کۆماری کوردستاندا چی لێ بکەن بەرەو پێشی بەرن. هەروە قۆناغێکی تر قۆناغی هەڵبژاردننی ئاڵای کوردستان و سرودی نەتەوایەتی عێراق بە پێش ئەوەی کۆماری کوردستان ڕاگەێنێ. بۆ ئەمەش لە ڕۆژی 19 کانونی یەکەمی 45 لە نەغەدە لەلایەن حسێنی فروهەر ئاڵای ئێران داگیرا و ئاڵای کوردستان بەرزکرایەوە. لە 28 هەمان مانگ و هەمان ساڵ لە بۆکان ئاڵای کوردستان هەڵکرا و دواتر لە تەواوی شارەکانی گرتەوە. ئەم هەموو زەمینە سازیە کە تۆ لە قۆناغی هەستی نەتەوایەتی پێ بنێتە قۆناغی بیری نەتەوایەتی وای کرد لە 22/46 کۆماری کوردستان ڕابگەێنرێ و لە کۆماری کوردستانە سەرەتا بە سرودی نەتەوایەتی ئەی ڕەقیب دەستی پێکرد کەیسە بە خۆشحاڵیەوە لە باشووری کوردستانشە لە پەرلەمان هەرەوە هەیە کە درێژەیەکە بۆ بزاوتی میلی دیموکراتیکی خەڵکی کورد و ڕزگارکردنی لە چنگی بێگانە. لەوێدا پێشەوا قازی محەممەد سوێندی خوار بەخوا بە کەلامی عەزیمی خواواتە قورئان بە نیشتیمان بە شرافەتی میلەتی کورد بە ئاڵای مقەدەسی کوردستان کە هەتا ئاخر دڵۆپی کوردی وەفادار بمێنێتەوە لەگەڵ کوردە. ئەم سوێندە بۆ کەسێکی وەکو پێشەوا قازی محەممەد کە من بەداخەوە کە کات نییە ئێمە بەبێ باسکردنی پێشەوا و تایبەتمەندیەکانی ناتوانین باسی ئێمە بکەین، بەڵام ئەم سوێندە بۆ کەسێکی وەکو پێشەوا کە پیاوێکی بە پێی کریسکۆچێرا، بە پێی ڕۆزڤێڵ، بە پێی تەواوی نووسەرەبیانی و کوردەکان کەسێکی ڕازگۆ بوو، کەسێک و لە خۆی نەئەگۆڕا، کەسێکی زمانزان بۆ حەوت زمانیێزانی و کەسێکیش بوو کە لە بەروی باو باپیرانی بەتایبەتی مامە فەتاحی لە دوای شەڕی جیهانی یەکەم دژی ڕووسەکان شەهید بوو ڕازگۆیانە بەڵێنەکانی خۆی بردەسەر. لەمەوە کۆماری کوردستان لە 22/1946 کە خۆی ڕاگەیان بوو بە بڵۆنگۆیەکی گەورە لە هەر 4 پارچە، تەنانەت هەندێک لە تێکۆشەرانی کوردی باشوور کە لێرە کۆماری کوردستان هێندە دەنگدانەوەی ئەبێ ژنانی سلێمانی بەتایبەتی درەخشانی شێخ جەلالی حەفید ملە لیرەکەی خۆی لێرە وەکو پیتاک یعنی قۆناغی هاوکاری نەتەوەی و گیانی نەتەوەی لە هاوگیانیا لەو پرۆسێسا هەر تەنها بە گیان و بە خوێن و نووسین نەبووە، بەڵکو مادیشی گرتووە لێرە لە ژنانی سلێمانی ملێلەریەکانی خۆیان ئەنار بۆ کۆماری کوردستان. ئەمە هۆکارەکەی دادوەری کۆماری کوردستان و خودی پێشەوا قازی محەممەد و ئەو سیستەمە لەبارە دادوەرێنەتەوەی کە پێکیان هێناوە کە بەداخەوە لە دوایەوە یەک من شتێکی وا نابینم لە دەسەڵاتی حیزبەکانی کوردستان قۆناغێکی وەها بیری نەتەوەی بێتە کایەوە کە هاوشانی کۆماری کوردستان عاشقی بیری نەتەوەی بی و دوژمنانی داگیرکەری کوردستان فارس و تورک و عەرەب بە دوژمنی هەرە سەرکی خۆت بزانی و لە پێناو ئازادیەکانە تێبخۆشی. لە ئەخیر بابەتەکە لە بابەتی ئەخیرمدا بە خێرایی باس لە دادگاییکردنەکە ئەەکەم بۆ دەستکەوت و پێشکەوتن شتەکانی کەش ئەکرێ کاک دکتۆر زیاتر لەسەری بڕایە کاتی بۆ بهێڵمەوە. دادگاییکردنەکەی پێشەوا قازی محەممەد من پێم وایە پێشەوا قازی محەممەد هەم یەکێتی سۆڤێت غەدری لێکرد کە ڕێکە و لەگەڵ قەوامەڵ سەڵتەنە و نەوتی پێفرۆشێ و لە پێناو پشتگیری نەکردنی بۆ کۆماری ملی ئازربایجان و کۆماری ملی دیموکراتیکی کوردستان لە ئێرانە. یەک دوو کوردیش هەندێک لە کورد خیانەتیان لێکرد، هەندێک کوردیش غەدریان لێک. ئەوانەی خیانەتیان لێکرد هەندێک لەو جەنەڕاڵانە بوون کە بەجێیان هێشت، ئەوانەیشی غەدریان لێکرد کەسانێک بوون وەکو کێ وەکو ئەوانەی کە هەندێک ڕەخنەی لێگرن ئەڵێن قازی محەممەد بوو بەهۆی سەرشۆڕکردنی میلەتی کورد وەکو کێ وەکو بەیاننامەکانی ئەحمەد تۆفیق ناسراو بە عەبدوڵای ئیسحاقی کە لە 1964 نووسیونی و بەلامە وە کتێبێکی لەسەر نووسن. ئەو بەیاننامانە کە باس لەوە ئەکا کە دوای ئەحمەد تۆفیق خەڵکانێک گرتێ بەردیارێک کێ هاوکاری ئەحمەد تۆفیق بۆ ئەوە شتێترە ئەحمەد تۆفیق
هەتا 64 ئەندامی سەرکردایەتی حیزبی دیموکرات بوو لە 65 جیا بوویەوە چوە ناو پارتی دیموکراتی کوردستان و بوو بە کادریان دوای پارتی نادیانە بەغا بوو بە شەهیدی ڕیزەکانی پارتی دیموکراتی کوردستان مادەم شەهیدی ئەوانە سڵاو لێدیانی بەڵام ئێمە کارمان بۆ نییە کارمان بەو ڕەخنانەیە کە لە دادگایکردنەکەی قازی ئاگیرێت کە مەبەستمە لێرە باسی کەم هەندێک لەو ڕەخنانەی لێگیرێ ڕەخنەیەکن کە بەڕاستی سوکایەتی تەواوە بە قازی محەممەد خیانەتیشە بە نەتەوەی کورد بە بڕای من چونکە شەهید و سیمبولێکی کورد بۆ منە لەو ڕەخناناوە کە ئێستش ئەیبیسمەوە هەندێکی کەس وا ئەڵێن و مامەسای زانکۆن و چەندین دکتۆراژ نووسراوە لەسەرەوە باسی ئەو شتانەی نەکردووە ئەڵێ قازی محەممەد خۆ تەسلیمکردنەکە یا بە جۆرێ لە جۆرەکانی لە سێدارەدانەکەی بوو بەهۆی سەرشۆڕی بۆ نەتەوەی کورد و خۆناغێکە پەڵەیەکی ڕەشە بەش چامان هەموو نووسینەکەم لای هەندێک شتیش ناوترێ لێرە و جوان نیە دیارە با بزانین قازی محەممەد بۆ خۆی لەو دادگایکردنا ناچار بوو یەکەم کاک تۆ پشکۆ شەزانێت و ئەوانەتان بەوردی چوونەتە باسکە یەکەم حەمەڕەشتخانی بانە کە جەنراڵێک و خۆزگە دکتۆر کەیوان لێرە وایەکەنەوەی ئەوە جێیان هێشت ئەمەرخانیش کاک جێ هێشت کە جەنەرالێتر و زیرۆبەک هەروەها بەڕێز خوا لێ خۆش بوو مەلا مستەفای بارزانی پێش ئەوەی لەشکری ئێران بێتە مەهاباد جێ هێشت هەر چەندە لە هەندێک سەرچاوباس لەوە ئەکاکاڵێ من چووم وتم هەڵبێ لەگەڵمە بەڵام هەڵهاتنی چی ئایا قازی محەممەد پیاوی ئەوە بوو کە دووسێنی خۆی بە درۆ بخاتەوە یەکەم لە ژێکافە کە بە سێ شاهید و دەستنوێژی گرتبوو دەستی بە قورئانە سوێنی خوارد بوو کە ڕازگۆ بمێنێتە لە میلەتەکە دووەمیش لە کۆماری کوردستانە بە ئامادەبوونی زیاتر لە 20,000 کەس بە قورئان و شەرەفی نەتۆی کورد سوێنی خوارد بوو کە ڕازگۆ لە ئایا ئەبێ جریان بێڵە ڕاکە ئەمە پرسیارەکەی بۆ کەسایەتی و پێشاو کریسکۆچێوانەڵێ ئەمە نەئەش یعنی ئەمە شتێکی ئیمپۆسیبڵ ناممکن يعني ناممکن بوو بە کەسایەتی پێشەوە قازی محەممەد بۆیە کاتێک لەشکری فاشستی ئێران لە 1246 کە چوونە ناوچەکانی تەورێزەوە کۆماری ئازربایجانیان ڕوخان 15,000 کەسیان کوشت لەوێ سەرانی کۆماری ئازربایجان هەڵاتن بۆ یەکێتی سۆڤێت چون بۆ یەکێتی سۆڤێت قازی کە ئەمەی ئەدی ئەشتی بینی جەنەڕاڵەکان لێی جیابوونەتەوە و هەر کەسە خۆیاناوەتە بەرژەوەندی حیزبی و عەشیرەییان ئەوان ناچار بوو یا ئەبێت جێ بێڵێ و 15,000 لێ بکوژێ و خەڵکەکە تیا بچێ یا ئەبێت جێی نەهێڵێ سوێندیشی خواردبوو کە ڕازگۆ وەفادار بێنێتەوە ئەمە هەموو لەلایەک کە لەشکری ئێران ڕۆکوی هاتن بە سەرۆکاتی سەر لەشکر هومایانی ڕۆ و مەهاباد هاتن بۆیە لەو کاتە هەرچەندە پێشتر وەکو وتمان ئێمە جەنەڕاڵەکان لێک شابنەوە بەڕێز مەلا مستەفا خوا لێ خۆش بوو لە جوبەخانەی کۆماری کوردستان 3,000 چەکی بردبوو 150 ڕەشاشی بردبوو 2 تۆپی بردبوو چەندین مەرجە ڕومانەی نارنجۆکی لەگەڵ خۆیدا بردبوو بۆیە تەنها قازی محەممەد مابووە لە ناو مەسەلەکە ڕاشکا قازی محەممەد بچوایە تورکیا هەرەیان کوشت بچوایە ئێران بچوایە عێراق شەهیدیانە کرد بچوایە سووریەش هەروە تەنها ڕێگەی کێتی سۆڤێت و یەکێتی سۆڤێتیشی لە بەرچاوە کە ئەگەر هەڵبێ خەڵکەکە هەمووی تیاچێ بۆیە بە ناچاری ئەو ڕێگەی هەڵبژار کە لە ماڵەوە بمێنێتەوە چەندین وەک دینوێنەرانی چوون لەگەڵ لەشکر هومایانیە دانستنیان کرد وەکو پیشەی هەمیشەی فارس کە چۆن لەشکری بەریتانیا و رووسیا هاتن لە جەنگی جیهانی یەکەم و دووەم هیچ شەڕێکیان نەکرد بەڵام بۆ کورد کوشتن و بەلوچ کوشتنەوەمانە ئازان وەکو پیشەیان بە فێڵ وعدیاندا کە ڕێکەوتنەکەن و بە ئاشتیانە کۆم ناوشاری هاواتەوە دوایی بەڵێنەکانیان نەبردە سەر خەڵکەکەیان ئازاردا و پێشەوە قازی محەممەد و ئەوانیان گرت لە حەڤەی 1246 کێنە ناو مەهاباتەوە هەتا 1246 کێ ئەگرن پێشەوە قازی سەدری برای و سەفی ئامەزای ئەگرن لەگەڵ هەندێک لە کەسانی وەکو بابە شێخ و ئەوانە لە نۆی 1940 کە قازی محەممەد دادگایی یەکرێت یەکێ لەو تۆمەتانەی کە ڕوبەڕووی یەکرێتەوە یەکێ لەو تۆمەتانەی ڕوبەڕووی یەکرێتەوە هێنانی مەلا مستەفایە کەچی بەداخەوە لە 29 1940 بەڕێز مەلا مستەفا یعنی هەندێک کەس بۆ ئەزان یەکسەر چوو بۆ یەکێت شەبێ دوانیە ئەچێ دانیشتنەکان لەگەڵ لەشکر هومایانی و ئەچێتە تاران و داواشەکان لە باڵێزی ئینگلیز کە لێخۆشبوونی گەرنتی لێخۆشببوونی بۆ بەدەستبێنێ لە بەغدا ئەم شتانە لە نامە دکتۆرەکانی ئێمە نەوتراون بەڵام من حەزەکەم بە دوایی بە ڕێزێکتان هەسێ مناقەشە بکەین بە ڕۆژ قسەکە بە ڕۆژ قسەکە لە کاتێکە ئەم کێیە جەنەرال فەیرۆزی کە کراوە بە کەسێکی دادستان بە کەسێکی دادگای سەربازی دادگایەکە بەڕێوەبە ئەڵێ تۆ مەلا مستەفا تێناوەتە ئێرە کوردی پارچەکانی ترت تێناوە خیانەتت کرا بێ لەسەر چۆک دابەچی داوای لێبوونەکەی ئەویش کورسیەکەی ژێری هەڵەگرێ لێیدا ئەڵێ مەلا مستەفا خاکی خۆیەتی ئێمە کوردین براین مەهابەت خاکێمون کوردیەکە کەچی لە بەرامبەرا دەڕۆژ دواتر و دواتریش ئەچن دانیشتن نەکرێ بەڕێز کە مەلا مستەفای بارزانی لەشکرێ بەهێزیە بۆ ئەیتوانی هەر لەو سەر وەختا کە قازی گیرابوو ببێتە پەند بۆ با هێشکاتە سەر مەهابەت و ڕزگاریکە بەڵام ئەوەی نەکرد سەرڕای هەموو ئەمانش 4 ئەفسەرەکە کە تەسلیم بە ڕژێمی
عێراقی بوونەوە و لە سێدارەدان ئیتر ئەم دەراوێشتانە ئەو ڕوانگەی لای خواڵی خۆش بوو مەلام سەفا دروست کرد کە ئەسیقە بە عێراق نەکا بە دەوڵەتی عێراقی برژگەرەتۆی کوژن و ئینگلیزیش گەرنتی بەنەرەی کوژن لە 1940 کە پێشەوا قازی لە سێدارە ئەدرێت و سەربەرزانە ئەڵێ ئێستش خۆڵی ژێر پێم لەسەری دوژمنانم بەرزترە هەرێک تاکێک لەگەلی کورد قازی محەممەدێکە بۆ خۆی ئەوە لە پاش ئەو ماوە جەنەرال هومایۆنی و جەنەرال حیجازی عێراق سوپای عێراق کۆبوونەوەی ئەکەن لە حاجی ئۆمەران بۆی ڕێبکەون بۆ لیانی مەلام سەفا ئەو کاتە چێدە ناوچەکانی خۆی لەوێ لەگەڵ هەندێک سەرلەشکری هەندێک لە عەشیرەتەکانی ناوچەی خۆی ئەتوانن ناچارە بن کۆمەڵە شەڕێکیان تووشە بێ لە سوپای ئێرانی ببەزێن و بیشکێن اینجا بەرەوەیەتی سۆڤێتەڵێ بۆیە ئەم شتم ڕاست کردەوە کومێژوو زۆرجار باس ئەوە ناکرێەوە ئەزانن کە خوا خۆشم مەلام سەفا بە قازی محەممەدی ویرۆوە لەگەڵما مەبەستی وەرە باشین بۆ یەکێتی سۆڤێت نەخێر بە پێی قۆناغی مێژوو بە پێی ساڵ بە پێی ڕۆژ قساکەم بە پێی ڕۆژ هەسەر قساکەین و دۆکومنتی بۆیان بە پێی ڕۆژ مانگونیەکیش دوای ئەوە کە گیرا و هینەکەن بەڕێز مەلام سەفای بارزانانی دانیشتنی هەیە لەگەڵ لەشکر هومایانی وان لەبەرەوە هیوادارم بڕایشم وایە هیوادارم ئێمە ڕخنەی منتیقی بگرین بۆ مەسەلەکان و پێشم وایە ئەگەر پێشەوە قازی محەممەد هەڵباتایە ئەوەی لە هەڵەبجە چۆن پێشمەرگەنیان هێڵایمە بچینە دەرەوە لە هەڵەبجە و کیماباران کراوە و خەڵکە کوژا ئەوەی لە سنجار فەرماندەکان ڕایەن کرد و خەڵکەکە تیاچوو هەمان شت دووبارە بووە بەلایانی کەمەوە وەکو واقعی وەختەکە قسە بکەین هەمان شتی کۆماری ئازربایجان و تەورێز دووبارە بووە کە 50,000 خەڵک کوشێ پێشەوە بە گیانی خۆی بوو بە سیمبولی ڕازگۆیی ئەو سوێنانەی کە خواردی مەردانە بردیە سەر ئەگەر نا خۆشوەشی ساڵی 1975 کە ئەحمەد تۆفیق ڕەخناگری وڵە پێشەوە حیای بردین خۆ 75 بەپی دۆکومنتەکان لامە پێشمەرگەی کوردستان لە 20,000 تا 70,000 کورد بۆچی ئاش بەتاڵ کرد ینی ئەوە پرسیارەکان ئەگەر پێشەوە قازی محەممەد چوار دەوری درا بۆ خۆی تەنیا تۆ پێشەواشت دی بوو پێشتر ئەی بۆ 75 وڵات ئێوانە هەمووی پرسیارن لەبەرەوە من پێم وایە بە هەندێک ڕخنەی نامەنتیقی و هەندێک کەسانێکی نابەرپرس هەندێک ڕخنەگرن لە پێشەوە قازی محەممەد بێکەم و کوڕی نەبووە کۆمارەکەشی بێکەم و کوڕی نەبووە بەڵام ئەتوانم بڵێم داینەمۆیەکی بیری نەتەوەیە لە چوارپارچەی کوردستان لە پاش ئەوە ڕووناکبیرانی وەکو ئیبراهیم محەممەد دێرە حیزبیان دروست کرد مەلام سەفای بارزانی هاتۆ دیارە هەر لە سەردەمی کۆمارە حیزب دروستەکە هاتۆ لێرە شۆڕشی دەست پێ کرد لە باکوور کۆمەڵە تێکۆشەکان پارتی سۆسیالیستی تورکیان دروست کرد و دوایی بوو بەپەکە لە ڕۆژئاوا شەڕوا لەبەرەوە قۆناغی کۆماری کوردستان سەرەتایەکە بنچینەیەکە بۆ دروستبوونی دەوڵەتی کوردی و زۆر سوپاس بوون ئەگەر خێراوشت بووم ناچارم سپاس بۆ مامۆستا شەریفی هەژاری ڕۆژتان باش من سەرەتا لە یادی هەفتەیانی ساڵ ڕۆژی کۆماری دیموکراتی ملی کوردستان خۆم بە خۆشحاڵ ئەزانم کە لە ڕۆژێکی ئاوادا بتوانم لەگەڵ کۆمەڵێک لە هاوخوێنانم چونکە ئێمە ئەوەی کە لێرە کۆی کردینەتەوە ئێمە هاوخێرین هەمومان واتە ئەو لە هەموو شت گرنگترە بۆ ئێمە و دەمەوێت بەر لەوەی دەست پێ بکەم سپاسی خوێندکاری خۆم و هاوڕێی عەزیزم مامۆستا شەریف هەژاری بکەم بەڵام من شعرێکی پیرەمێرد هەیە دەڵێ ئەبێ بەخشن دەبن کەچکە لە ئاستی موچەخۆری خۆی سوراحی سەرفرۆ دێنێ لەبۆ پیاوە کەتێکا بووی من دەڵێم دەبێ مامۆستا سەرکەچکە لە ئاستی خوێندکاری خۆی بۆ ئەوەی بیکات بە پێشەنگ دەبێ بیکاتە پێش خۆی و دڵنیاشم کاک شەریف من شانازی پێوە دەکەم یەکێک بوو لە بە ئاگاترین و زیرەکترین خوێندکارەکانم و من دوا ڕۆژێکی زۆر ڕوونی لێ چاوەڕوان دەکەم بەڕێزان قسەکردن لەسەر کۆماری کوردستان من حەز ئەەکەم بەر لەوەی باس لە دەستکەوتەکانی بکەم دەمەوێت لێرەوە ئیدی ناوەکەی ڕاست بکەینەوە کۆماری دیموکراتی ملی کوردستانە زۆر جار بە هەڵا کۆماری مەهاباد بەکاردێت حەق نییە ئێمە ئەو هەڵەیە بەسەرمانە تێپەڕێت چونکە پێم وایە کە دەڵێن کۆماری مەهاباد کچووکردنەوەی کۆماری ملی دیموکراتی کوردستانە لە شارێکدا مەهاباتەکانیش پێم وایە لە هەموو کەس زیاتر دەبێ خۆشحاڵ بن کە ڕاستە ئەوە نێوەندی ئەو کۆمارە بۆ یاخود پێتەختەکەی بووە پێم وایە ئەوانش خۆشحاڵ دەبن ئەگەر ئێمە ئەو ناوە بە تەواوەتی ڕاستکەینەوە و بەکاریشی نهێنین
ئەدرسم خۆم لە کاتی سیمینارەکەی بەکاری دێنم. بەڕێزینە، ساڵانی دوای جەنگی دووەمی جیهانیە، هەلومەرجێکی نێودەوڵەتی هەرێمی ئێرانی ململانەکانی نێوان سۆڤێت لەلایەک و ئەمریکا و بریتانیا لەلایەکی دیکەوە گەشەکردنی بیری نەتەوایەتی لای کوردانی ڕۆژهەڵاتی کوردستان بەڕێبەرایەتی پێشەوای بەهەشتیمان قازی محەممەد گەشەکردنێکی زۆری دینی بوو. ئەم هەلومەرجە کاتی ئەوە هاتبۆ کایەوە دەسەڵاتێک بۆ کورد دیاری بکرێت. ئێمە لە هەموو ڕووداوە سیاسیەکان لە جیهاندا کە ڕوودەکاتە ناوچەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست، ئێمە بە ئومێدین دەسەڵاتێکی کوردی دروستکەین. بێگومان ئەو سەردەمیش کە کۆتایی جەنگ بوو و سەرەتای جەنگێکی لێ بوو کە ناوی جەنگی ساردی لێدرا بوو، بێگومان کوردانیش بە هیوا بوون دەسەڵاتێک دروستکەن. ڕاستە لە ڕووی پەیوە پرۆگرامەوە ژێکاف داوای سربەخۆیی دەکرد، دیموکرات داوای خودمختاری دەکرد، بەڵام لە ڕووی پراکتیکەوە من پێم وایە پارتی دیموکراتی کوردستانش کارەکەی ژێکافی درێژە پێدا، بەڵام بە حکمی خۆگونجاندن لەگەڵ بارودۆخەکەدا بوو کە ئەو ناونیشانەی لە سربەخۆییەوە گۆڕی بۆ خودمختاری. وەک باسم کرد بارودۆخەکە لەبار بوو. سەرئەنجام ڕەوشێکی وا لە ناوچەکانی ڕۆژهەڵاتی کوردستاندا هاتەکایەوە، ئەوە بوو لە حەڤەی کانونی یەکەمی ساڵی 1945 بەشێکی زۆر لە کوردانی مەهاباد هەڵیان کوتایە سەردام و دەستگاکانی داگیرکەری کە لەو کاتەدا لە مەهاباد بوون. لە ماوەی چەند کاژمێرێکدا توانیتیان بنکەی دادوەری وەکو بنکەی سەرای ئێرە کە دەسەڵات لەوێەوە پەخش دەبوو بۆ مەهاباد، توانیتیان ئەوێ بگرن و ئاڵای ئێراندا بگرن و ئاڵای سێڕەنگی کوردستان هەڵبکەن. ئەمە بوو بە سەرەتایەک بۆ ئەوەی جۆش و خرۆشێکی وا بکوێتە ناو خەڵکەوە، بیر لەوە بکەنەوە، سەرکردەکانی بیر لەوە بکەنەوە دەسەڵاتێکی کوردی ڕابگێنن. سەرئەنجام لە دوی ڕێبەندانی ساڵی 1946 یەکەم کۆماری کوردستان بە ڕێبەرایەتی پێشەوای باشتی قازی محەممەد ڕاگەیەندرا. ئێمە ئەگەر بێت و قسە لەسەر کۆماری کوردستان بکەین و لەسەر وتارەکەی قازی بکەین و لەسەر سوێندەکەی قازی بکەین، پێم وایە نەک بە سیمینارێک تەنانەت بە دوو تێزی دکتۆراش ناتوانین حەق بدەین بەو کۆمارە. من لێرەدا حەز دەکەم سەرنجتان ڕابکێشم بۆ تەمەنکورتی کۆمار و کارزۆری کۆمار. کۆماری کوردستان تەمەنی 330 ڕۆژ بوو، بەڵام ئایا لە کار و کردەوەکانیدا کە هەڵی دەسەنگێنین ئایا دەتوانین بڵێن ئەم کۆمارە لەو 330 ڕۆژەدا کارێکی وای کرد کە ئێمە وەکو خوێندکارەکانی پێشەوای باشتی قازی محەممەد، وەکو نەوەکانی پێشەوای باشتی قازی محەممەد شانازی پێوە بکەین؟ بە دڵنیاییەوە من بە هەموو بیرێکی کوردانی خۆم، بە هەموو توانایەکی خۆم دەڵێم بەڵێ دەتوانین ئێمە شانازی بۆ کۆمارەوە بکەین. کۆمار چی کرد؟ بەڕێزینە، کارەکانی کۆمار ئێمە ئەگەر سەیری بکەین بە شێوازێکی خێرا خوێندنەوەی بۆ بکەین، لە دوو ئاستا کاری کرد. یەکەمینیان لە ئاستی هەرێمی و نێودەوڵەتی، دووەمینیان لە ئاستی نێوخۆیی. لە ئاستی هەرێمی و نێودەوڵەتی بە مەبەستێک کاری دەکرد و لە ئاستی نێوخۆیش بە مەبەستێکی تر کاری دەکرد. بۆ نمونە ئەگەر سەیری لایەنی یەکەم بکەین لە ئاستی هەرێمی و نێودەوڵەتی، ئەم کۆمارە کارەکانی ئەوە بوو ڕای بگەێنێت بە دۆستان و بە دوژمنانی کورد کە کوردیش دەتوانێت دەوڵەتداری بکە، چونکە دەوڵەتداری کارێکی ئاسان نییە. بۆیە دەبینین لە سەرەتاوە بەر لە ڕاگەیاندنی کۆمار و لە کاتی ڕاگەیاندنی کۆمار و لە سەروبەندی 330 ڕۆژەی کۆماریش لە ئاستی هەرێمیدا کۆماری کوردستان لەگەڵ
یەک لە کۆمارەکانی دیکە کە کۆماری ئازربایجان بوو هەردووچیان پێکەوە کەوتنە لێک نزیک بوونەوە لەوەیە ئەمە پرسیار بێت باشە بۆ سەرکردایەتی کۆمار ڕازی بوون لەگەڵ کۆماری ئازربایجانە لێک نزیک بوونەوە خۆتان ئەو ڕاستیە باش دەزانن کە کۆماری ئازربایجان بەشێک لە ناوچەکانی کوردستان بە ناوچەی خۆی دەزانی دەتوانین بڵێن هەڵکەوتەی شوێنەکەیان بەشێکی زۆری لەسەر خاکی کوردستان بوو بەڵام بەڕێزینە سەرکردایەتی کۆمار ئەو ڕاستی باش دەزانی بۆ ئەوەی لە هەنگاوی یەکەمیدا لە ڕووی هەرێمیەوە سەرکەوتوو بێت پێویستە دۆستایەتی لەگەڵ ئەو کۆمارەدا بکات بۆ لەبەر ئەوەی خاکیان هاوسنوورە لەبەر ئەوەی دوژمنیان هاوبەشە لەبەر ئەوەی دۆستەکانیشیان هاوبەشە خاکیان هاوبەشە لە هەندێک لە ناوچەکانی کۆماری کوردستان و کۆماری ئازربایجاندا وەکو ماکۆ و چەندین ناوچەی دیکە ئەمانە هەردووشیان بە ناوچەی ژێر نفوس و دەسەڵاتی خۆیان دەزانی نەدەکرا لە سەرەتای دامەزراندنی کۆمارەوە شەڕێکی جەبهەیی لەگەڵ هاوسنوورەکەیدا دەست پێ بکە بۆیە بیریان لەوە کردەوە گرنگترین کارێک بیکەن دەبێت لەگەڵ ئەو کۆمارەدا لێک نزیک بنەوە ئەمە نابێ ئەوەشمان لەبیر بچێت سەرکردایەتی ئەو کاتی یەکێتی سۆڤێت هەموو ئامانجەکانی ئەوە بوو کە کۆماری ملی دیموکراتی کوردستان ببێ بە بەشێک لە کۆماری ئازربایجان بەڵام سەرکردایەتی کۆماری کوردستان هەر لە سەرەتاوە ڕەتی ئەمەیان کردەوە کە بستنە ژێر دەسەڵاتی ئازربایجانەوە ئەگەر حەقیقەت هەبێت و ئەگەر مێژوو هەبێت و ئەگەر خاک هەبێت دەبێت کۆماری ئازربایجان بێتە ژێر نفوزی کۆماری کوردستانەوە نە کوردستان بچێتە ژێر نفوزی ئەوانەوە بەم شێوەیە پەیوەندیەکانیان لەگەڵ کۆماری ئازربایجاندا دەست پێ کرد لە ئەنجامی چەندین کۆبوونەوەدا گەیشتنە ڕێکەوتنێک لە 23 نیسانی ساڵی 1946 ئەگە سەیری مادەکانی ئەو ڕێکەوتنامەیە بکەین لە 7 مادە پێک دێت ئەم مادانە هەر یەکەیان تایبەتن بە بوارێکدا بواری سەربازی بواری کۆمەڵایەتی بواری یاسایی بواری بەرەنگاری بواری دادوەری بواری دیموکراتی لە هەموو بوارەکانەوە قسەیان لەسەری کردووە دواتر کە ئەم ڕێکەوتنامەیە دەبەستن ئەم ڕێکەوتنامەیە سەر دەکات بۆ ئەوەی هەردووشیان لە ڕووی سەربازیەوە لە 16 تشرینی یەکەمی 1946دا ڕێکەوتنامەیەکی سەربازی ببەستن هەندێک دەڵێن لە بەستنی ئەم ڕێکەوتنامە سەربازیەدا هێندەیەک نزیک بوونە هێندە بەشکردنە سەربازیەکانیان وەها بەش کردووە کە هەست دەکەی ئەم دوو کۆمارەیەکن ئەمەش من پێم وایە دەگەڕێتەوە بۆ زیرەکی و بۆ عاقڵێتی سەرکردایەتی کۆماری کوردستان و کۆماری ئازربایجان ئەمە لە ڕووی هەرێمیەوە ئەی لە ڕووی نێودەوڵەتیەوە ئەگەر ئێمە سەیری بکەین لە ڕووی نێودەوڵەتیەوە ئێمە سەیری بکەین بەڕێزینە خۆتان دەزانن ئەو کات ئەو سەردەم سەرەتای دەستپێکردنی جەنگی سارد بوو کە سەرەتای جەنگی سارد بوو دنیا وردە وردە لە دوو تەکەتولەوە جارێکی تردا بەش دەبووە بە دوو تەکەتولی تر کە لایەنێکیان یەکێتی سۆڤێتی ئەو کات سەرکردایەتی دەکرد و لایەنێکی تریشیان ئەمریکا و بریتانیا سەرکردایەتیان دەکرد بە تایبەتی ئەمریکا ململانەیەکی زۆر هەبوو لە نێوانیاندا سەرکردایەتی کۆمار بە حکمی جێپێی سەرانی یەکێتی سۆڤێت لە ناوچەکانی ڕۆژهەڵاتی کوردستاندا نەیان دەتوانیت ڕۆڵی ئەوان نادیدە بگرن بۆیە هەر لە سەرەتاوە بەر لە ڕاگەیاندنی کۆمار چەند جارێک سەردانی یەکێتی سۆڤێت و باکۆ دەکەن لەوێ وتوێژ دەکەن لە دوای ئەوەشدا پەیوەندیەکانیان لە کاتی ڕاگەیاندنی کۆماردا پەیوەندیەکانیان فراوان دەکەن بەڵام من لێرەدا دەمەوێت یەک تعلیقێک بدەم زۆر کات وتراوە یەکێتی سۆڤێت کۆماری کوردستانی دروست کرد من پێم وایە ئەمە غەترێکی گەورەیە لە کۆماری دیموکراتی ملی کوردستان دەکرێت کە بڵێن یەکێتی سۆڤێت دروست کرد ئەوەی کە من بینیمە و بەردەستم کەوتووە لە کاتی ڕاگەیاندنی کۆماردا یەک نەفەر یەکێتی سۆڤێت لە ڕاگەیاندنەکەی بەشداری نەکردووە ئەمە مانای ئەوەیە ئەوان بەڕاستی لەگەڵ ڕاگەیاندنی ئەو کۆمارەدا نەبوونە بەڵام بارودۆخی نێودەوڵەتی و هەرێمی وای خواستووە یەکێتی سۆڤێتیش بێوێت دۆستایەتی ئەم کۆمارە بکە ئەم کۆمارە ڕاگەیاندرا لە ڕووی نێودەوڵەتیەوە پەیوەندی بە یەکێتی سۆڤێتەوە بوو پەیوەندیەکانیان من دەتوانم لە دوو ئاڕاستەوە سەیری بکەم پەیوەندیەکیان بازرگانیە پەیوەندیەکیان سیاسی و سەربازیە سەبارەت بە پەیوەندی بازرگانیەکانی بێگومان کۆماری کوردستان
کردبەوە بۆ ئەوەی کۆمارەکەی گەشە پێ بدا پێویستی بەلایەنی ئابووری هەیە، پێویستی بە گەشەکردنی ئابووری هەیە. خۆتان دەزانن هەر دەسەڵاتێکی سیاسی دروست بێت بەبێ ئەوەی بیر لەوە بکاتەوە کە ئابووریەکی باشی هەبێت و یاخود ئابووری بکاتە بناغی دروستبوونی دەوڵەتەکەی ناتوانێت سەرکەوتوو بێت. چونکە باشترین نمونەش ئێستا لە هەرێمی کوردستاندا من پێم وایە نەیانتوانیوە جێپێکانی پێشەوای باشتی قاسم محەممەد لە بەرچاو بگرن کە بۆ لە سەرەتاوە گرنگی بەلایەنی ئابووری داوە. پەیوەندی ئابووری لەگەڵ یەکێتی سۆڤێتدا دروست دەکات. پەیوەندیەکانیش ئەوەیە تووتنێکی زۆر کە ئەو کاتە چراوەتەوە لەو کاتەدا حکوومەتی ناوەندی ئێران ئەو کاتە کڕی بووی سەتادەیدا بوو. قاسم محەممەد لەگەڵ ئەوەی کە دەیزانی تاران دوژمنی سەرسەختی کوردانە، بەڵام پەیوەست بوو بەو ئیتیفاقیەی کە پێشتر کردبیان تووتنەکە بفرۆشن، بۆیە نوێنەری خۆی ناردە تاران و داوای لێکرد بێن پارەکەی دیکەش بدەن و تووتنەکەیان بەرن. ئەگەر بێت و لە ماوەی 5 ڕۆژیشدا پارەی ئەو تووتنە نەدەن، ئەوە ئێمە ئەو تووتنە دەفرۆشین. سەرنجام ناوەند وەڵامی کۆماری نەدایەوە، ئەوانیش تووتنەکەیان فرۆشت بە یەکێتی سۆڤێت. ئەمە یەکەم بڵێن دروستبوونی لایەنی ئابووریە و یەکەم بازرگانیە کە لە نێوان کۆمار و یەکێتی سۆڤێتدا دەکرێت. طبعا ئەمە سەر دەکات کە تیرە دەفرۆشن، دانەوێڵەی دیکە دەفرۆشن، وردە گەشە دەکات. ئەم گەشەکردنە کە ئەو کات تووتنەکەیان فرۆشتوە دەڵێن ئەگەر پارەکە بخەمێنن بای 8 ملیۆن دۆلاری ئێستا بووە. دیارە ئەمە لە ڕووی ئابووریەوە بۆ خزمەتکردنی کۆمار بۆ کارە ناوخۆیەکانی کە دواتر ئاماژەی پێدەکەن دیارە زۆر گرنگ بووە. بەم شێوەیە ئەم لایەنە بازرگانیە گەشە دەکات، لایەنی سیاسی و سەربازیشی بەدواوە دێت. لایەنە سیاسی و سەربازەکەش ئەوەیە یەکێتی سۆڤێت هەوڵی دەدا دۆست بۆ خۆی لە ناوچەکەدا پەیدا بکات. لەلایەنی ئابووریەوە پەیوەندی بە کۆمارەوە هەیە، لەلایەکی دیکەشەوە لە سەرەتاوە دەزانێت ناتوانێت ڕۆڵی ئەم کۆمارە کە دروست بووە نادیدە بگرێت. بۆیە لایەنە سیاسەکەیان پەیوەندەکەیان فراوان دەبێت و تا دەگاتە ئەوەی کە چەک و تەقەمەنی بۆ کۆماری کوردستان بنێرێت. بەڵام ئەمە بە شێوازێکی بازرگانی بووە، بەشێکی تریش وەکو هاوکاری بووە، دژمنی دژمنەکەم دۆستمە، ئەمیش لەو منتەڵەقەوە کاری کردو. خۆتان دەزانن ئەو کاتە یەکێتی سۆڤێت لەگەڵ ئێراندا لەگەڵ ناوەنددا لە کێشەدا بوو لەسەر مەسەلەی نەوت، بۆیە زیاتر پشتگیری ئەمانی کرد و پشتگیری ئازەربایجانیشی کرد. ئەمە لەلایەکەوە. لەلایەکی دیکەوە پەیوەندیەکانیان گەشە دەکات بۆ ئەوەی خوێندکار بنێرن بۆ یەکێتی سۆڤێت. سەرەتا 4 خوێندکار دێنێرن، گەشە دەکات بۆ 20 خوێندکار، دواتر 6 خوێندکاری کورد لە کۆماری کوردستانەوە دەچن بۆ درێژەدان بە خوێندنی بەشێکی زۆریان سەربازی بۆ ئەوەی بتوانن دواتر بێنەوە خزمەت بە کۆماری کوردستان بکەن. من پێم وایە ئەم بیرکردنەوەیە لەوەی کە هەر لە سەرەتاوە خوێندکار نادن بۆ دەرەوە و مەبەستی کۆمار و پێشەوای بەهەشتی ئەوە بووە کە ئەم دەوڵەتەی دروستی دەکات بناغەیەکی باشی هەبێت بۆ ئەوەی خاوەن فکرەکان، خاوەن شەهادەکان، ڕۆشنبیرەکان بێن خزمەت بکەن، واتە دەسەڵاتێکی پرۆفشناڵ دروست بکات. ئەمە لەلایەکەوە. لەلایەکی دیکەوە وردە گەشە دەکات، دەبینێت کۆمەڵێک شتی تری بەدوادە دێت کە لێرەدا جێگەی نییە من یەک لەسەری بوەستم. ئەمەی کە بە کورتی باسم کرد ئەمە لەسەر لایەنی نێودەوڵەتی و هەرێمی بوو. بابین کارەکانی کۆمار لە ئاستی ناوخۆییدا بزانین چی بووە. دەڵێ کاتەکەمان بەسەر دەچێت مەگەر ئەگەر بەنامەی کردان نییە حەز دەکەم کاتم دێت. ئەگەر هەشتانە من ئەتوانم هەر دەرەکێکە بەنامەی دیکەتان هەیە، چونکە ئەوە من پێوەستم بەکاتەوە ئەتوانم بیکەینە دەنگدان شەوان دەنگدان بەسەر چاو هەوڵ دەدەم کورتیکەمە، بەڵام پێم وایە قەدر لە کۆمارەکەی کارە ناوخۆیەکانی کۆماری کوردستان دەتوانین بڵێن کارە ناوخۆیەکانی بۆ ئەوە بوو هەم بناغەیەکی باش بۆ کۆمار دابنێت، هەم لە ئاستی دەرەوەش بڵێ ئێمە دەتوانین دەوڵەتداری دەکەین. من کارەکانی دابەش دەکەم بە چەند بابێکەوە. بابی یەکەم لە بواری سیاسی، بابی دووەم لە بواری دیموکراتی، بابی سێم لە بواری فەرەنگی و کۆمەڵایەتی و خوێنەواری، بابی چوارەم لە بواری ئابووری، بابی پێنجەم لە بواری نیزامی و سەربازیەوە. بەڕێزینە لە بواری سیاسیدا کۆماری کوردستان کۆمەڵی هەنگاوی زۆر باشینە. لەوانە من تەنها بە خاڵ دەیخێنمەوە دواتر تعلیقی لەسەر دەدەم. یەکەم پەیوەندی بەستن لەگەڵ ئازەربایجان و سۆڤێت،
پەیوەندی دۆستایەتی لەگەڵ هێزەکانی تری ئێران ناساندنی کۆماری کوردستان مەغزایەکی سیاسی گەورەی هەبوو هەڵکردنی ئاڵای کوردستان مەغزایەکی گەورەی هەبوو ئەگەر لەسەر ئاڵای کوردستان بوەستم زۆر جار قسە لەسەر ئەوە دەکرێت کە ئایا ئەم ئاڵایە لە کۆماری کوردستانەوە هاتوو بۆ ئێمە یاخود بناخی دانراوە هەر کاتێک دروست ببێ ئەم ئاڵایە من پێم وایە ئاڵایە کە دەتوانین خواستنەتەوایەتەکانی خۆمان یاخود کۆبینەوە لە ژێریدا هەرچەند هەندێک لەلایەنەکانی دیکە تا ئێستا بەتایبەتی کوردانی باکوور پەسەندیان نەکردووە بەڵام مێژووی ئەم ئاڵایە بەڕێزینە دەگەڕێتەوە بۆ کۆتایی جەنگی یەکەمی جیهانی دوای ئەوە لە شێخ سەعیدی پیران و کۆمەڵەی خۆی بوون و شۆرشی ئاگریداخ و شۆرشی دەرسیم و دواتر لە هیواوە ئەگوازرێتەوە بۆ ژێکاف و لە ژێکافیشەوە دێت بۆ کۆماری کوردستان ئەمە مێژوێ ئەم ئاڵایە دواتر گەشە دەکات بەڵام ئەم ئاڵای ئێستا نییە کە لە ئێمە هەڵی دەکەین هەندێک گۆڕانکاری تێدا لەگەڵ ئاڵای کۆماری کوردستان بەڵام هەڵکردنی ئاڵای کۆماری کوردستان مەغزایەکی سیاسی گەورەی هەیە کە دەتوانین ئێمە زۆر لەسەری بوەستین و قسەی لەسەر بکەین و خاڵێکی تر کە لە ڕووی سیاسیەوە کردێتی دیاریکردنی نەخشەی کۆمار و نەخشەی کوردستانیشە هەر سوێن خواردنەکەی بە قورئان و بە ئاڵای کوردستان و بە نەخشەی کوردستان بووە کەواتە ئەمە پێمان دەڵێ ئەم کۆمارە بنیادێک بۆ ئەوەی دەسەڵاتێکی فراوانتری کوردی بنیاد بدرێت لەگەڵ ئەمانەشدا خاڵێکی دیکە لە ڕووی سیاسیەوە کە کاری لەسەر کردووە هەوڵی داوە پەیامنێرەکان ڕۆژنامەنووسە جیهانیەکان ڕابکێشێت بۆ کۆمار و بۆ ئەوەی ئەمان ببن بە چاوی کۆمار و جوانیەکانی کۆمار بۆ دەرەوە بگوازنەوە و دنیا بزانێت کە کورد چی دەکات هەموو ئەمانە پێمان دەڵێت کۆمار لە ڕووی سیاسیەوە کاری گەورەی کرد بەڵام گرنگترین کارێک لە ڕووی سیاسیەوە کە بۆ کوردکردبێتی پێم وایە گرنگیدان بووە بە هوشیاری نەتەوایەتی بەڕێزینە هەر پاچێکی کورد خاوەن هەستی نەتەوایەتیە بەڵام ئەوەی غایبە لای ئێمە ئەوەی نادیارە لای ئێمە بریتێ لە هوشیاری نەتەوایەتی هوشیاری نەتەوایەتی ئەو ئاوەیە ئەو کانیەیە کە زەوی نەتەوایەتی ئاو دەدا بۆەوەی بەرهەم بگرێت کۆماری کوردستانی سەرکردایەتی کۆماری کوردستانیش زۆر بە وردی کاریان لەسەر ئەوە دەکرد چۆن بتوانن ئەو وشیاریە بخەنەکان بتوانن هەستی نەتەوایەتی لای کورد گەشە پێ بدەن ئەوەی وای کردووە ئەو بناغ نەتەوایەتی وای کردووە سەی دەکەین کۆماری کوردستان ئێستاکە لە باکوور باشوور ڕۆژهەڵات ڕۆژئاوای کوردستان لە هەر کوێیەک کورد هەبێت شانازی بۆ کۆمارەوە دەکات لەوەیە ئەمە بۆ هیچ شۆڕشێکی دیکە ئەمە هەست پێ نەکەین ئەمە دەگەڕێتەوە بۆ ئەو بناغە نەتەوایەتی کە سەرانی کۆمار دانیشت بوو لە بواری دیموکراتیدا زۆر گرینگە ئێمە لە ساڵانی چنەکانە ئێمە قسە لەسەر دیموکراتی دەکەین کە من پێم وایە دیموکراتی نەمامێک نییە ئێمە بتوانین لە کەنەدا و لە ئەمریکا و لە وڵاتانی ڕۆژاوە بیهێنین لێرە بچێنین و ئیتر گەشە بکات و بەربگرێت دیموکراتی پێویستی بە قوربانیدان هەیە کۆماری کوردستانیش لە ناوەکەەوە ئەگەر دەستی پێ بکەین گرنگی بە دیموکراتی داوە کۆماری دیموکراتی میلی کوردستان کەواتە دیموکراتی لایەنێکی گرنگ بووە بەڵێ لەوەیە هەمومان بڵێن ئەو کاتە باو بووە بەڵێ ئەو کاتەش باو بوو ئێستاش باو بووە ئەنی ئێستا دیموکراتی بەڕێزینە لاتان ناخۆش نەبێت ئێستا دیموکراتی گەورەترین دینە لە ئاستی دنیادا زۆرترین خەڵک پەیڕۆکەرێتی دین بە من بەمانە سەماویەکەی ناڵێن بەڵام بەمانە ئایدیاکەی دەڵێم کە ئەمە گەورەترین دینە خەڵک پەیڕەوی دەکات ئەو کاتەوە سەرکردایەتی کۆمار هەستی پێ کردووە هەنگاوەکانی بۆ گەشەکردنی دیموکراتی چییە؟ یەکەم بەرداریکردنی ژنانە لە بواری سیاسیدا ڕوویەکی جوانی کۆمارە لە بواری دیموکراتیدا کە ژنان چۆن بتوانن ڕێکخراویان هەبێت چۆن بتوانن کار بکەن لە کۆماردا چۆن بتوانن بخوێنن یعنی کەم وڵات هەیە لە سەرەتای دامەزراندنیەوە ژن بێنێتە کاری سیاسی و گرنگی پێ بدا ئەمە ڕوویەکی گەشی دیموکراتیە خاڵێکی دیکە بۆ گەشەکردنی دیموکراتی گرنگیدانە بە مافی هەموو زەحمە کێشانی کۆمارەکە واتە هەموو چینەکان جیان نەکاتەوە هەمویان بەردانی پێ بکات لەگەڵ ئەوەشدا خاڵێکی دیکە دەتوانین بڵێن دانانی یاسایەکە کە بنەماکانی دیموکراتی تیادابێت
ئەمە ئێستاکە لە هەرێمی ئێمەدا قسە لەسەر ئەوە بکرێت ئایا ئەو دەستوورەی دادنین بنەمایەکی دیموکراتی هەبێت یاخود سەرچاوەکانی تر و قورئان و ئەوانە بێتە بناغی. یعنی ئەمە جێگەی نیقاشە، بەڵام ئەوان دەبینیت ئەوان لە سەرەتای کۆمارەکەەوە کاریان لەسەرەوە کردووە یاسایەکی بنەماکانی دیموکراتی تیادا هەبێت کاری لەسەر بکەن. لەگەڵ هەموو ئەوانەشدا دەبینیت وردە لە بواری خوێندندا گرنگی بە بواری دیموکراتی درا و ویستێتی بیکاتە بناغیەک بۆ کۆمارەکەی. ئەوەی کە لێرەدا گرنگە خوێندن تەنها بۆ کورد نەبووە، ئازەریەکانیش بە زمانی خۆیان خوێندیان، تەنانەت جوولەکەکان خوێندنگیان نەبوو بە زمانی عبری خوێندیانە. کەم کار دەبووە کۆمارێک بتوانێت لە ماوەی 330 ڕۆژدا ئەمە بکات. کەواتە دەتوانین بڵێین ئەم کۆماری ئێمە لە ماوەی 330 ڕۆژدا بەڕاستی ویستێتی بنەماکانی دیموکراتی جێبەجێ بکات، بەڵام بەداخەوە تەمەنکورتی ڕێگەی نەدا. لە بواری فەرهەنگی کۆمەڵایەتیدا بەڕێزینە، لە بواری فەرهەنگی کۆمەڵایەتیشدا مامۆستا شەریفیش زۆر ئاماژەی پێکرد، منیش هەوڵەدەم لە چەند خاڵێکدا و لە گرتە ڤیدیۆیەکەشدا بینیمان بەڕسمی ناساندنی زمانی کوردی. ئەمە بۆ خۆی لە بواری فەرهەنگیدا لە بواری کۆمەڵایەتیدا واتە بە دنیا دەڵێ، بە ئازربەیجان دەڵێ کە هاوپەیمانێتی بە تاران دەڵێ ئێمە جیاوازین، زمانمانەیە. زمان خاڵێکە لەو خاڵانەی کە ئێمە دەبێت کاری لەسەر بکەین بۆ دروستبوونی دەوڵەتی نەتەوایەتی. هیچ دەوڵەتێک ناتوانێت بەبێ بوونی زمانێکی یەکگرت و دەوڵەتێکی بنیاد بنێت، چونکە زمان زۆر گرینگە، دەبێت لە دەستوردا ئاماژەی پێ بگرێت. بێگومان ڕاگەیاندن و ناساندنی زمانی کوردی بۆ خۆی کارێک بۆ لە کارەکانی کۆمان. جگە لەوەش هەر لە بواری گەشەکردندا ئیجبارکردنی خوێندن ئێمە باسی سەردەمێک دەکەین بەڕێزینە، خوێنەوارەکانی مەهاباد لەوەیە لە پەنجەکانی دەستمان تێ نەبەڕنی بێت، بەڵام ئەو هاو ئیجباری کرد خوێندن، نەک تەنها بۆ قوڵان دەبێت کچانیش بچنە بەر خوێندن، کەواتە ئەمە گرنگیدانە بە بواری فەرهەنگی و کۆمەڵایەتی. جگە لەوەش کارێکی دیکە کە لەوەیە دەسەڵاتێک نەتوانێت لەسەر کردنی فەقیرخانە و هەتیوخانە، یعنی فەقیرەکان چۆن بتواندن بیری لە فەقیرەکان کردوێتەوە، بیری لە ئاژارەکان کردوێتەوە، هەتیوەکان بێدایک و باوەکان چێ نازیان هەڵبگرێت. بێگومان دەوڵەت کارێتی ژیانیان بۆ دابین بکات. ئەم فەقیرخانە و هەتیوخانەی کردوێتەوە. دامەزراندنی ئەنجومەنی فەرهەنگی ئازربایجانی و سۆڤێتی، هەموو ئەمانە پێمان دەڵێن گرنگیەکی زۆری داوە بەلایەنی فەرهەنگی و کۆمەڵایەتی. ئەگەر بێت و لەلایەنە ئابوووریەکەشیەوە بوەستین، ئەوە بێگومان کارەکانی کۆمار وەکو سەرەتاش ئاماژەم پێکرد ئازادکردنی بازار لە دەستی حکوومەت، چۆن خەڵک بتوانێت بێ لەناو بازاردا کار بکات، سانسۆر نەخاتە سەریان، هەر دوکانێک و مەسئولێکی لە پشتەوە نەبێت، هەر کەسێک و کارێک لە پشتەوە نەبێت. ئەم کۆمارە هاتووە هەوڵی داوە بەڕاستی ئازادی بازرگانی و ئازادی بازار بێنێتەکایەوە. بەڵام لەوەی ئێستا پێم بڵێیت وەکو ئەوەی ئێستا کە باز دەکرێت و پێناسە دەکرێت لە دنیادا، من پێ دەڵێم وا نەبووە، بەڵام هەوڵی داوە کاری بۆ کردووە. ئەمە لەلایەکەوە. لەلایەکی تریشەوە هەمومان دەزانین بە ئێستاشەوە کوردستان وڵاتێکی پشتوکاڵیە، وڵاتێکی پیشەسازی نییە، بۆیە کۆمار گرنگی داوە بەلایەنی پشتوکاڵی، هەوڵی داوە ئامێری نوێ بێنێت بۆ کۆمار بۆ ئەوەی بتوانێت زەوی ببژێنێتەوە، کێشەی زەوی چارەسەر بکات. هەموو ئەمانە وای کرد کە لە ڕووی بازرگانیشەوە کە پێشتر ئاماژەمان پێدا کە لە ڕووی بازرگانیشەوە پەیوەندی لەگەڵ یەکێتی سۆڤێتدا لەگەڵ ئازربایجاندا و تەنانەت لە هەوڵی داوە لەگەڵ تارانیشدا کە لێشی جیابێتەوە و ڕاگەیاندنێکی کۆماری ڕاگەاندەوە لەگەڵ ئەوانیشدا پەیوەندی هەبێت. لە ڕووی نیزامیشەوە بێگومان گرنگیشی داوە بەلایەنی سەربازیش، چونکە خۆتان دەزانن هەموو کاتێک بوونی سەرباز بۆ دەوڵەتداری پێویستە. ئەمیش هەر لە سەرەتاوە هێزی چەکداری دروست کردووە، هەوڵی داوە خوێندن یاخود بە شارەزاکردنی 200 پێشمەرگە کە مامۆستا شەریفیش ئاماژەی پێکرد، یەکێک لە جوانترین هەرە وشەکانی سەردەمی کۆمار کە بۆ ئێمە مابێتەوە وشەی پێشمەرگەیە. گەورەترین و جوانترین پێشمەرگە وشە لای کورد وشەی پێشمەرگەیە. حەقە ئیتر لە خوێندنگەکانی ئێمەدا لە جیاتی ئەوەی بنووسن شێرە لەسەر
لاپەڕەی خوێندکارەکان بگوسی پێشمەرگەیە چونکە من پێم وایە پێشمەرگە لە هەموو شێک جوانتر و لە هەموو شێک ئازاترە لە لای ئێمە بە هەموو لە لای هەمووشمان حەقەکاری لەسەر بکەین وشەی پێشمەرگە ببێ بە وشەی سەرباز لای ئێمە وشەی سەرباز وشەیەکی نامۆیە وشەیەکی ناشرینە لای ئێمە وشەی پێشمەرگە کە لە سەردەمی کۆمارە بۆمان ماوەتەوە حەقەکاری لەسەر بکەین هاتووە بۆ پلەبەندکردنی پێشمەرگایەتی هاتووە پلەبەندی کردووە کۆمارێک لە ماوەی 330 ڕۆژدا بتوانێت پلەبەندی بکە دیارە ئەمە مەغزایەکی هەبووە کە دەیەوێت تەمەنی درێژ بێ بیکا بە بناغەیەکی باش هەموو ئەو خاڵانەی باسم کرد لە ئاستی هەرێمی لە ئاستی نێودەوڵەتی لە ئاستی نێوخۆیی پێمان دەڵێن بەڵێ تەمەنی کۆمار کورد بوو بەڵام بەڕاستی کارەکانی جێگەی ئەوەن کە ئێمە دراسەی زیاتر لێی وردبینەوە بۆچی بۆ ئەوەی سیاسەکانی ئێستا ئێمە لێوەی فێر بن و پەندی لێوەرگرن سەرکەوتوو بن